بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەکان سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئاڵقەی نوێی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بە دیداری ئەوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. دابینکردنی بەرژەوەندیە گشتیەکان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێ. ڕۆژێک سەیدنا عومەری کوڕی خەتابی پارێزەری بەرژەوەندیە گشتیەکانی دەوڵەت زەویەکی فراوان و ئاوەدان نەکراوەوەی لە نزیک شاری مەدینەی پێغەمبەری خوادا بینی صلی الله عليه وسلم. لە خاوەنەکەی پرسی کە هیچ کەسێکە، گوتیان هی دوو کەسە. ئیمامی عومەر بانگی کردن و پێی گوتن یا دەبێ ئاوەدان و سەوزی بکەنەوە یا بیگەڕنەوە بۆ موڵکی گشتی. ئەوانیش گوتیان ئەوە هەدیە و بەخشی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و هیچ کەسێک مافی ئەوەی نییە لێمان بسەنێتەوە. ئیمامی عومەریش فەرمووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، بەخوا قەسەم ئەوە هیچ سەردەم یا بەخشێک بۆ لە سەردەمی لاوازی و بێکیانی موسڵماناندا پێغەمبەر پێی بەخشیون. ئەمڕۆ ئیسلام هیچ ئیش و ترس و پێویستیەکی بە ئێوە نەماوە و لێتان وەردەگرمەوە ئەگەر وەکو خۆی مامەڵەی پێوە نەکەن و نەیخەنە خزمەتی بەرژەوەندی گشتی و کۆمەڵگەوە. پاراستنی بەرژەوەندی گشتی یەکێکە لە هەموو کۆمەڵگەیەکدا گرنگیەکی زۆری پێدراوە و یەکێکە لە هۆکارەکانی بەڕێوەبردن و ئارامی هەموو کۆمەڵگێ. لەم بەرنامەیەدا باس لەو پرسە گرنگە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز شوان بناوی مامۆستای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێ. مامۆستای گیان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. سڵاوی خوای پەروەردگار لە ئێوە و بینەران و خوای پەروەردگار پشت و پەنای هەموو لایەکمان بێ ئینشاءالله. زۆر سپاس مامۆستا، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا دەپرسم بەرژەوەندی گشتی چییە و چ شتێک دەگرێتەوە؟ بەڵێ، بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. ئەمما بعد سەرەتا دەستخۆشتان یەکەم خوای پەروەردگار نمونەتان زیاد کە و پایەدارتان کە ئینشاءالله بابەتێکی جوان و گرنگ و بابەتی ڕۆژ. دیارە پاراستنی بەرژەوەندی گشتی ئەوە ئەگرێتەوە، یعنی مرۆڤ ڕەچاوی بەرژەوەندی خەڵک و برا مسلمانەکان و دەوڵەت و دەوروبەری خۆی بکە. یعنی چۆن بۆ خۆی پێخۆشە نکوڵی لە مافی خۆیەکە، دەست بەسەر مافی خۆیدا ئەینێ تەحەفوز لە مافی خۆیەکە و ناکا کە دەست درێژی بکاتە سەر و لەی کۆبێتەوە بیبا. بە هەمان شێوە ئەبێ دەوروبەرەکانی براو خوشکەکانی دەوڵەت و دەوڵەتداری هەموو ئەم بابەتانی کە مافی خەڵکە مرۆڤ تەماشای بکە بە چاوێکی جوان و تەحەفوزیان بەسەرەوە بکات و لێ نەگەڕێ خەڵک دەستیان بۆ بە. یعنی چەندە خەمخۆر لەسەر مافی خۆی وەکو تاک، ئەواش لەسەر مافی دەوروبەر و دەوڵەتداری چاوی لەسەر بێت و ئاگاداری بێ و لێ نەگەڕێ خەڵک دەستی بۆ بات و تەحەفوزیان پێوە بکات. دیارە بە پوختەکەی ئەوە توانین بڵین پێناسەی پاراستنی بەرژەوەندی گشتیە. زۆر باشە مامۆستا، بەرژەوەندی گشتی بە چی فراهەم دێت یان چۆن دابین دەکرێت لە کۆمەڵگەدا؟ بەڵێ دیارە مکانیزمەکانی فەرهەمهێنانی بەرژەوەندی گشتی و پاراستنی و دەستپێوەگرتنی بە کۆمەڵێک شت دەکرێت. یەکەم شت قیاس و نەفسە خۆشەویستانم. دیارە قیاس و نەفس یعنی چۆن تۆ خەمخۆری خۆتی هەروەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئەگەر ئەوەی بکەیە پێوەر هیچ ئیماندارێک ئیمانی کامل نابێ و تەواو نابێ هەتا وەچینی ئەوەی بۆ خۆی پێخۆشە لە بۆ بەرامبەرەکەی خۆشی پێی خۆش نەبێ. دیارە بەرژەوەندی گشتی کە بۆ نمونە ماڵی حکوومەت، سامانی حکوومەت، هی تاکی کۆمەلگایە، هی مرۆڤەکانە، تاکی مرۆڤەکان چەندە عنی ئەگەر حەست بەوە کرد بۆ خۆت چت پێخۆشە بۆوانیش پێخۆش بێ، بۆ خۆت چیت پێ ناخۆشە بۆوانیشت پێ ناخۆش بێ، لێرانەوە ئینسان ئەم هەستە دروستە بێ کە هەست بەچی بکە بەوەی کە مڕاعاتی بەرژەوەندی گشتی بکە. یعنی یەکەم شت قیاس و نەفسە. ئەم شتانەی کە هەنە ئەم ماڵ و سەروەت و سامانی گشتیە وای بینە بەرچاوت کە ملکی خۆتە، تا چەند حەزەکەی خەڵک دەستی بۆ بە، تا چەند حەزەکەی خەڵک لێتی بستێرێت، تا چەند حەزەکەی خەڵک لێتی داگیر بکە. شی شخصی خۆتە و ملکی هیچ کەسی تری بەسەرەوە نیە. ئەگەر ئەم قیاس و نەفسەت کرد چاوەڕاستەکەم یەکسەر لە شوێنی خۆتە ئەم بەرپرسیارەتت بۆ دروستە بێ کە تۆ حەز ناکەی هیچ کەسێک دەستکاری ماڵ و سەروەت و سامانی تۆش بکە خۆشەویستان. یعنی یەکەم شت گوتمان بەچی ئەکرێتن بەوە کە مرۆڤی مسلمان قیاس و نەفس بکاتن بۆ خۆی چۆن حەزی لێ ئەوهاش
لە بۆ خەڵک حەزی لێ بێ کە شتێکی باش پێی بگا باوهاش لە شتی خراپ لە خەڵک چۆن حەزەکەی بۆ خۆت لە خۆ دوورکەوتێتەوە بە هەمان شێوەش ئەوە لە خەڵک دوور بکەوێتەوە دیارە یەکەم خەڵ ئەوێ دومین یانیسان هەر بە بەرپرسیارەتی خوا بکە إن الله كان عليكم رقيبا پاراستنی بەو شێوازە ئەبێ خۆشەویستانی خۆم یعنی خوا چاودێرە بەسەرتەوە ئەگەر حەزت بە چاودێری خوا کرد خوایەکێ ورد و دروشت گچکە و گەورە ئەوەی کە بە ڕۆژ کراوە بە شەو کراوە هەمووی ئەبینێ کەواتە ئینسان ئەگەر بەرپرسیارەتی لە ناخی خۆیان دروست کرد هەستی بە چاودێری خوا کرد بە ڕقیبەتی خوا کرد خوا چاودێرە بەسەرتەوە ورد و دروشت هەمووی لە لاوە ڕوونە و لە لای ون نابێ بە تەئکید ئەم بەرپرسیارەتی لە لا دروستە بێکەوە مڕاعاتی ماڵی خەڵک و پاراستنی بەرژەوەندی گشتی بکە زۆر باش مامۆستا قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن باسییان لە پاراستنی بەرژەوەندی گشتی کردووە ئایا لە قورئانی پیرۆز و فەرمودەدا شتێک هەیە بە ناوی پاراستنی بەرژەوەندی گشتیەکان؟ بەڵێ دیارە ئەم بابەتە پانتایەکی زۆری هەیە بەڵام زۆر بە پوختی بە کورتی ئەمە دەینە سەر چەند شتێک لەوانە بۆ نمونە مەسەلەی سزاکان چاوەڕاستەکەم یعنی ئەمڕۆ گلەیەکی زۆر لەوانەیە وەکو مسلمان لە ئێمە بکرد لە ئاینی پیرۆزی ئیسلام بکرێ ئەم سزایانەی کە ئیسلام دایناون بۆ نمونە لە قورئان یەکەمینیان بە نمونە گەر وەڵی بگرین بۆ نمونە سزای حدی زینا الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلة پیاوی زیناکەر و ئافرەتی زیناکەر کاتێک کە زینا ئەکەن و دەوڵەتێکی ئیسلامی هەیە و قاضیەک هەیە و بڕیار ئەدا و شتەکە ساغە بیتەوە بە شاهیدەوە هەردووشیان ئەبێ جلدیان لێ بدرێ یەکەم خاڵ یعنی تەماشاکە هەر لە سزاکانیشە ئیسلام ڕاعەتی تێکە بەرژەوەندی گشتیەکە جا لێرە لەوانەیە خەڵکێک بڵێ ئاینەکانت یان دەستێکی ئەولەما ئەمڕۆ دەستێکی ئەلمانی بێدین کە ئەم قسەی ئەکاتن ئەڵێ چی مسلمانان ئازادی تاکەکان داگیرەکەن حەز ناکەن خەڵک بۆ خۆی سەربەز دێ بە کەیف خۆی مڕعاتی خۆی بکات و زینا بکات و ڕابگرێت بەڵام نا کە ئیسلام حدی زینای داناوە لە بۆ چیە دیارە لە بۆ حیفظ النەسل حیفظ النەسلی هەندێک لە زانایان ئەڵێن نەسەب ئیسلام مڕاعاتی بەرژەوەندی گشتیەکە بۆەوەی مرۆڤەکان وەچەی ئادەمیان لێ پارێزراو بێ بۆەوەی وەلەد و زینا زیاد نەبێ ینی ئیسلام لێرەدا تەماشاکەن حدێکی داناوە بەڵام لەو لاشەوە لە دواوەی بۆچی دایناوە بۆەوەی داناوە کەوا حیفظ النەسل وەچە خستنەوە پارێزراو بێ ئەوەکو سزا تەماشا دەکەین نەکەرەوە دزی یعنی ئەمڕۆ خەڵک لەوانە بڵێ سارق وسارقة فاقطعوا أيديهما تەماشا دەکەین خۆی پەروەردگار فەرمێتی کابرای دزیکەر مرۆڤی دزیکەر لەگەڵ ئافرەتی دزیکەرا دەستیان ببڕن خەڵکێک لەیەوەمان لێکە ئیسلام چۆن دەستی خەڵکە بڕێ بە نوێژینەوەڕۆ دنیای پێشکەوتن و سەدەی 21 و بەڵام خەڵک ئازاد نەی بۆ خۆی دزی بکە بەڵام ئەم ئیسلامەکەم حەدەدادنێت لە بۆ بەرژەوەندی گشتە چاوەکانم واللهی لە بۆ چیە لە بۆ لحفظ المال وشيله بوي مالي خلق بارزرابي اما تي مرعاتي برجوندي قشتي او قرآن ام نصاني من اخي مو دنياك فرمايش بيغمبر مان هي صلى الله عليه وسلم بلام دياري ما بيراناغن هم فرمايش كان لو باريو باس لو يمكن بلام تماشي هو ايت فيروزه كان لبوت يا بوي خلق مالي بارزراو بي بكيف خود زي بكري ودستي خلق نبردري وكسمان امان نابل كسمان من يتمان نامنه كسمان شي الله جرانتي جيفاني خوش مان نيا شەوانە دزی ئەکرێ بانقەکان ئەبڕێن دایرەکان ئەبڕێن لە ماڵەکان دزی ئەکرێ و پارە ئەدزرێ و زێر ئەدزرێ و کارەکەی چیە کە دەستبڕین نەماکەوە ئیسلام ئەم حکومەشی داناوە لێرانە مانای چیە یعنی پاراستنی بەرژەوەندی خەڵکێک نالە بە تاشێکی خەڵکی نییە ئەو مرۆڤی کە دەستی ئەبرێ چاوەکەم واللهی ئەگەر بزانی 100% ئەوەی کە دزی ئەکا کە دەستی ئەبردرێ بزانی 100% ئەم ماڵەکە دزی و پارێ ئەدزی کە ماڵی خەڵکە با کە دزی لە خەڵکەکە کە ڕیشوە ئەدا و بەرتیل ئەدا و بەرتیل وەرەگرێ بزانی دەستی ئەبرێت و دەستی لێکرێتەوە قەتعیان دزی ناکە قەتعیان بزانین لەبەر چاوی خەڵکە هەموو خەڵک تەماشای کا بە بازارە کە تێ ئەپەڕێ خەڵکی تەماشای ئەو مرۆڤەکەنەوە دەستەکەی لێکراوەتەوە بەبێ سێود و بەبێ ئەوەی تو پێیان بڵێ خەڵک هەمووی هەستەکە ئەمە چی کردووە ماڵی خەڵکی خواردووە دزی کردووە لەبەر ئەوە دەستی بڕاوەکەوە تا مرۆڤ جورئەتی ئەوە ناکات دزی بکە یعنی سزاکانیش کە ئیسلام دایناوە نەکەرس ئەوە سزای سێم کە تەماشا دەکەین حدی شارب الخمر يعني من شرب الخمر كبيغمبر خاف صلى الله عليه وسلم فجلدوه جلد لدن كسك خمر خوار مشروب خوار دواء امر بس لو اكره با خلق ازاد به با خلق بكيف خويم او شاء بيتو بتسي بخواتوا بو اسلام هات وقران هات وخوي پروردگاريان پیغمبرنا صلى الله عليه وسلم بخلق ليتي كاتك مشروب اخرته جلدي لدركن اما شان بوتي حفظ العقول يعني عقلي باراستني عقلي خلقه يعني لبتاك شخصيه چنيه بو امرو كان ام عقل سليمه كخوا بيداون وەکو خۆی ئەدای بکەن مرۆڤ بەچی لە ئاژەڵ لە حیوانەکان جیابەتەوە لەوە بۆ جیابێتەوە کە عەقلیە بەڵام خوای پەروەردگار کە ئەم سزایە دائەنێ بۆ ئەوەی عەقلەکان پارێزرا بنەکەرەوە تەماشا دەکەین
شرعي قصاص يعني كإسلام توليد أنا بشيء وشجشتي ولكم في القصاص حياة يا أولي الألباب أما قرآن الله خلقنا بتأكيد لتولى وجيان درست به يعني يجت تولى ما خلق بكيف خوي زيناي كردو مالي خلشي خواردو دزي كردو ريقري كردو تولى نبو قصاص نبو جيان ويرانا بلام عليك قصاص ما دانا وقرآن الله خوي پروردگار اما جيان درست به توا لتولى ولا قصاصا جيان درست به تاوكم جيان درست به توا شلون يعني كتو هر بابا دزيتشي ريغريتشي مالي خلشي بها دزدريجي كده سر مالي خلق وناموسي خلق اتو تسو سزادا يكسر واز دينه يكسر واز دينه جان بشويني خوي اساي ابيتو امر لو تتكان بكيف خوي تماشا اكن روج هي خوش يستانم صور راستكانم كني بيستين لفران كشاره باندشي دزي كردنو باندشي دزدريجي كرنا سر افرتان جيلاوا وكاركتيا يعني تولنيا كواتم اسلامك عبدي قصاص شدانا وكش قصاص شرعان دوا تولي شرعان دوا قالت تولى خلق كانوا اما شانتيا لبو برجوان دي قشتيا بوي خلقه كان تسيب كريم ليرة دا الله لبوتيا ولكم في القصاص أوشان لحفظ النفس پاراستنی درونی خلقه بوی تاککان و مروفکان درونی هم پارز راو به بوی مروفکان درونی هم پارز راو به کیف خوی بیان و بتن لو سر بو او سری دنیا کس نیت صریان رجلیان لینک یان تماشا لكن شرعي حد رد او کسی كحلقة ريتوا رد او كبل الماز لدين خوي دين كافر ابيتوا زود زار علينا ام بابتا بخلق آزاد به ما مستا كاتك سير فرمودكاني پیغمبري خواكن صلى الله عليه وسلم كرحم وبزي وسوزيان تدايا بمسلمانێک دەڵێ ڕێگای مسلمانان پیس مەکە دارێکەوە سێبەری کردووە پیسی مەکەکانیە کە سەرچاوەی خواردنەوەی خەڵکە یان بۆم نەدە فەرمێ لابردنی دڕکوداڵێک لەسەر ڕێگای مسلمانان ئەمە هەمووی خێر و پاداشت و چاکەکردنە و کۆمەڵێشتی دیکە کە لە فرمودەکانی پێغەمبەری خوا داهاتوون ئەتوانین بڵین ئەمانە بریتین لە پاراستنی بەرژەوەندیە گشتیەکان و خزمەتکردنی تاکە یان دابینکردنی تاکێک کە بۆ ئەوەی بەرژەوەندیە گشتیەکان فەراهەم بهێنێ بەڵێ بەتاکید دیارە جەنابەت بەڵێ باس لە هەندێکیان کرد بەتاکید پێغەمبەری خوا سەڵام سەلەم لە هەموو بوارەکانەوە مراعاتی خەڵکی کردووە و پاراستنی بەرژەوەندی گشتی لە پێش هەموو کارەکان داناوە حتا لە بواری عیبادەتە برمنا حتى لبوار عبادتي شا تماشا أكين بيغمبر خواه فرمي صلى الله عليه وسلم أو إمامي كان يجاك با نيجاك دريج نكاتوا لبر خود إمامك نيا أو ذوق السليمية شي تاچي عزاك قرآن شي زور بخيني بلام نا ئاگادار بێ نوێژ خوێنانە بێ پیرێکە پەکەوتێکە نەخۆشێکە بەرژەوەن دیوان هەر لە پێشی بەرژەوە دیوان لە پێشی خۆتە تۆ تااقەتێک تێ زەوقەیەک تێ حەزەکە و دەنگێکی خۆشە تێ و ساغ و سەلامەتی حەزی ئەوە ئەکەی نوێژە درێژکەیەوە بەڵام نەمڕعاتی ئەوام کە ئەڵێن سەحابەی پێغەمبەر خوا سەڵام سەلەم پێش نوێژی کرد دوو دزوونی و قورئانی خوێن سوورەتی بە قەڕەی کامل خوێن پێغەمبەر خوا سەڵام سەلەم کاتێک ئەیبینێ سەحابەکان ئەڵێن پێغەمبەری خوامان قەتوان نەبینیەوە تۆڕەبێ و تێوە چی ئەکەی هاتی ماڵی خەڵک وێران کەیەوە هاتی خەڵک تووشی ناخۆشی و زەی قەتکەی چۆن شتی وا بێ کە هەتا ئەمە پاراستنی بەرژەوەندی گشتیە هەر لەم نمونە جوانانی کە جەنابەت باس کرد کە پێغەمبەری خوا سەڵام سەلەم حرامی کردووە چی ئەو کەسەی لەسەر ڕێگا دادەنیشێ إياكم والجلوس في الطرقات خوا قدام لسر قدام منيشن بو خلقك بيو تاتي بري خلق توشي ازاره بي خلق توشي ناخوشيه بي خلقك كتي خوي لقل ضاي خزاني خوي لقل ضاي حزناك تو تماشي ناموسيه وبكي ريقات قرتو ريقات خلقك يعني هر اونا تماشا دا كنت پیغمبر خوا صلی الله علیه وسلم لبرداري ببرع دامنيشن پیسای لبرداري ببرع مكن تخوا لسر ريقا كان مكن بو تسكو امانه باراستنی اشتیگالتین ئەمانە مشتەڕەکن لە بۆ هەموو خەڵکە ئەم هەموو نەسە جوانانە هەموو فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسیەکە هەموو ئەوەیە لەناو ئاوێکە کاڕوا پیسایی تێ مەکەن لە ئاوێکە لەسەر چاوی پیسی مەکەن تخوا بەردەوکانیە ماوێن لەسەر ڕێگاکان لە بندارە بەبەرەکان لە بندارە بە سێبەرەکان هەموو ئەمانە لەسەر ڕێگاکان دامەنیشن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ چیە هەموو بۆ مڕاعاتی یاخود وەدەستهێنانی پاراستنی بەرژەوەندی گشتیە نەکەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە جیرانێک دوو جیران خانیۆشی چاچیانە بێت لە تەنیشتی یەکتر حرامی کردووە کابرایەک بچی خانوەکەی خۆی بەرزتر کاتەوە ینی خانوەکەی من بە نمونە گەر قاتێکە جیرانەکەم بۆی نەبکاتە دوو قات تا پرس لە من وەرنەگرێ لە جیرانەکان وەڵنەگرێ بۆ مافی من پێشێڵەکە پاراستنی بەرژەوەندی لە کەدارەکە نەکەرەوە دنیایەک نمونەمان هەیە کە وەکو خۆ تازە جەنابیش هەندێکتان باس کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەو کەسەی کە ڕێگا تەسکە کاتەوە یان ماڵی خەڵک داگیرەکە یان عەرزی خەڵک داگیرەکە یان ئەم ڕێگای کە هی هەموو خەڵکە تەشی ئەکاتەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەکرێتە تۆقێک لە ڕۆژی قیامەتە لە ملی ئەکەینەوە ئەکرێتە تۆقێک لە ڕۆژی قیامەتە لە ملی ئەو مرۆڤی ئەکەینەوە بۆ چکۆ مرۆڤە بەرژەوەندی گشتی زەری بە بەرژەوەندی گشتی گەیاندووە نەکەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ کاتێک کە لە غەزاکان ئەگەڕایەوە يعني تماشى أم نقطيك كلا غزايا كان أجرايا وعلى حسب كانيان أمز ليس الحسب يزيل كانيان توزي لي أنيشت بيغمبري خوا صلى الله عليه وسلم بيش أو يبقى ناو مدينة
یەکسەر هەمووی ڕائگرتنەی فەرموو هەسپەکانتان داوەشێنن تۆزیان لێ بکەنەوە خۆتان جوان خاوێنکەنەوە ئەم تۆز و خۆڵە مەبەنەوە ناو مەدینە بۆی خەڵک تووشی نەخۆشی نەبێ ئەمە زۆر شتی تێدا چاوەکەم ینی شتی وای تێدا پاک و خاوێن یەگریتەوە بەرژەوەندی گشتی یەگرێتەوە مڕعاتکردنی بەرژەوەندی گشتی هەموو ئەمانە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم ڕایان نەگرێ ئەڵێ وا مەکەن تەماشای ئەو نەسە دەکەن کە پێغمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم کاتێک کە سیر و پیوەستان خوان مەچوونە مزگەوتەوە ئەزانن بۆ تێ چاوەکەم خۆ مزگەوت کاتێک کە مرۆڤێک ئەچیتە ناو مزگەوتە سیر و پیوازە خوا مزگەوت پیس ناوێ ئەدی مسلمانان بەرژەوەندی گشتی ئەوانەی کە لە تەنشتی تۆ لە دوای تۆ لە تەنشت و لە ڕۆخی تۆ ڕاوەستاون کاتێک کە تۆ بۆنیان پۆتی تووشی زەیقەت و ناخۆشیە بن کەواتە لە بۆ پاراستنی بەرژەوەندی گشتیان خذوا زینەتەکم عند كل مسجد خۆتان جوانکەن خواتان خاوێنکەنەوە جوان خۆتان خاوێنکەنەوە بۆچی کاتێک کاتنە مزگەوتە بۆی خەڵک بتبینێت دڵی خۆش بێ بۆم پیس و پۆخڵیە کە لە ناو ئیشاعەتیە مزگەوتە بۆنە بۆ خەڵکەچی ئەمە لە کەدارکردن و بێسعەدکردنی خەڵکە کەواتە مڕعات نەکردنی بەرژەوەندی خەڵکە کۆمەڵە خەڵکێک پیاوی پیری تێدایە گەنجی تێدایە منداڵی تێدایە ئەو هەموو خەڵکە لە ناو مزگەوتیا کۆبووتەوە ئەبێ مڕعاتی وان بکەی ئەگەر بەخۆتەوە پێت ئاسایە بەجلی پێس دێ ناو مزگەوت لە بەرامبەر خوا ڕائوسی نوێژەکەشت دروستە بەڵام مڕعاتی بەرژەوەندی گشتی بکە بەرژەوەندی گشتی مڕعات بکە ئەبێ خۆت خاوێن کە ئەو سابینەوە ینی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەندەی کە تەرکیز لەسەر ئەمە ئەکاتەوە کە پاراستنی بەرژەوەندی گشتی بخەینە پێش بەرژەوەندی خۆمان و سەر و خۆمان و تەرکیز لەسەرەکە ئەوەندە تەکید لەسەر پاراستنی تاک ناکاتەوە زیاتر پێغمبەر خوا صلی الله علیه و سلم مڕعاتی بەرژەوەندی گشتی دەکات ئەو پرسیارە بکەم زۆر جار دەگوترێ لە فراهمێنانی بەرژەوەندی گشتیەکاندا تاک دەبێتە قوربانی وەکوڵێ بە جۆرێ لە جۆرەکان دەگوترێت تاک ستەمی لێکرێ ئایا ئەمە ڕاستە یام چۆن هاوسەنگی لە نێوان کۆمەڵگە و تاکدا دروست بکرێت بەڵێ دیارە بابەتە دەگوترێ بەڵام من وەک خۆم وایە بینم کە نەخێر هیچ ڕبتێک بەوە نییە کە تۆ ڕەعاتی بەرژەوەندی گشتی دەکەی و تاک زەرمەند بێ نەخێر تەماشا دەکەین ئەم خاڵە جوانانەی کە ئیسلام دەڵێ حکومەت دەوڵەت گشتیەکان کە بە خەڵک ئەڵێ گشتی دیارە لە 2 نەفەر هەوراستر کە چەند نەفرێک کۆبوونەوە بۆ بە گەڕەکێک بۆ بە دەیەک بۆ بە شارێک بۆ بە محافەزەیەک پێی ئەڵێ گشتی ئەمانە هەمووی لە تاک پێکاتونە کە ڕێگایەک پێغمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم خاوێنیکەوە لە بۆ تاکە و لە بۆ هەموو خەڵکە کە پێغمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم خۆت خاوێنکەوە و بابۆنی خۆش لێبێ لە بۆ تاکە و لە بۆ هەموو خەڵکە کە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویە ئاگادار ماڵی خەڵک مەخۆن و دزی مەکەن و لە ماڵی دەوڵەتا دزی مەکەن و ڕێگری مەکەن و ڕیشۆمەدەن و ڕیشەوەرمەگرن هەموو ئەمانە چینە ئەمە لە بۆ تاکەکانە ئەگەر دەوڵەتێکی پاک بوو خاوێن بوو دزی تێدانە بوو حتمما چێزە قازانجەکە تاکەکان دوم شت ئەم گشتیایەتیە کە تازە باسم کرد گوندەیەکە شارێکە محافەزەی کۆمەڵە خەڵکێکە لە تاک پێکاتوە لە تاک پێکاتوە کەواتە دینی ئەمە دینی تاکە و دینی هەموو کەسەکانیشە ئەگەر تاک وەکو مڕعاتی بەرژەوەندی گشتی کرد گشتی مڕعاتی بەرژەوەندی تاچی کرد هەردووچیان بێکەوە تەواو ینی ئەگەر بەرژەوەندی گشتیشمان مڕعات کرد کەسی یەکەم کە تێیدا قازانجەکە چییە تاکەکانە کەسی یەکەم کە تێیدا قازانجەکە و سوودمەند دەبێت تاکەکانە کەواتە هیچ ئەم قسەی ئەساسێکی نییە مڕعاتکردنی بەرژەوەندی گشتی لە کوێوەیە کە تاکان زەرمەند دەبن نەخێن مڕعاتی کە تۆ بەرژەوەندی گشتیەکەی بە تاکیدەوە پاچێتی و خاوینێتی و دروستە بێت کە دروستیش بوو هەمومان لێ ئێستا کە حکومەتێکی پاکمانە بێت چاکمانە بێت دزی تێدانە بێت گەندەڵی تێدانە بێت خەڵک ماڵی حکومەت نەخوا هەموو بەهی خۆی بزانێ دایرەکان بەهی خۆی بزانێ پەرلەمان بەهی خۆی بزانێ شارعەکان بەهی خۆی بزانێ کۆڵانەکان بەهی خۆی بزانێ کارەبا بەهی خۆی بزانێ ئەگەر لەسەرەوە شەوە مەسئولانێکی گەندەڵ هەن و ڕێگر هەن و دزەنە بەڵام تو مڕعاتیەوە مەکە بەهی خۆتی بزانە چێ سوودمەند دەبێت تاکەکان پێش حکومەت سوودمەند دەبێت نەک حکومەت والله تاکەکان پێشەوەی ئەمان سوودمەند دەبن ینی نەک لایەنی بەرپرس و حکوم و حکومەتداری کەواتە نەخێر ئەم خاڵەیان من وای نابینم کەوا مڕعاتکردنی بەرژەوەندی گشتی بە تاکید زەرری هەبی لە بۆ تاک نەخێر زەرری نەبەرکو بە پێچەوانەوە سوود و قازانجی زیاتر لە بۆ ئەو خۆیە نەک وەکو گشتی و حکومەت و مامۆستا چۆن لە ئەمڕۆیە لە ئێمە لە هەرێمی کوردستان لە هەموو وڵاتاندا باز لە گەندەڵیەکی زۆرەکرێ بەرامبەر بە مڵکی گشتی بەرامبەر بە داهاتی گشتی بەرامبەر بە کەلوپەل و ئامێری دائیرە و شوێنە گشتیەکان ئایا ئەمانەش هەر ئەچنە چوارچێوەی بەرژەوەندی گشتیەکانەوە یام ئەمانە چۆنی ئیسلامی پیرۆز ڕەچاوی ئەمە ئەکا یان چۆن بەرنامی بۆ ئەمە داناوە کە بەکارهێنانی شتی دائیرە و حکومەت و داهاتی گشتیش یەکێکی دیکەی لە پێشەلکردنی بەرژەوەندی گشتیەکان
بەڵێ بەتاکیت خۆت فەرمووت بەڵێ بەوە دەکرێتن کە ئینسان ئەگەرچی نەعەدالەتی هەبی و گەندەڵی هەبی و بەڵام ئێمە پرەنسیپێکمان هەیە کە پێی ئەڵێن ئیسلام ئەم ئیسلامە پاکە ئێمە غەشی حرام کردووە گەندەڵی حرام کردووە ڕیشوەی حرام کردووە ئەگەرچی بەرامبەرەکانیشمان ئەگەر بەرامبەرەکانمان ئەمان کوژن بیان کوژین و دزیمان لێکن دزیان لێ بکەین و خیانەتمان بەرامبەرەکەن ئێمەش خیانەت بەرامبەریان بکەن و دەست درێژ سەر ئافرەتەکانی ئێمەکەن ئێمەش دەست درێژ سەر ئافرەتانی وانکەینەوە کەواتە چ شتێکی بە ناوی ئیسلام و بە ناوی ئەخلاقی مسلمانان ئەبێ ئێمە قیمێکمان هەبێ ئەخلاقێکمان هەبێ ڕەوشتێکمان هەبێ لەوامان جیاکاتەوە بەڕاستی لەوامان جیاکاتەوە زۆرم سەیر پێ دەکە لێرە و لەوێ زۆر جار ئەیبیستم لە پێک ئینتەرنێتەکان هەندێک لە زاناکان فتوای ئەوەدەن مادەم ئەوان ماڵتانە خۆن و ماڵتانە بن و ماڵتانە دزن و ئێوەش درێغی مەکەن ئەکەیفی خۆتان ماڵیان بدزن و کارەبا لێ بدزن و سەروەت و سامانیوان ئەگەر کەوتە بەرتان هی گشتی بەڵام من ئەوە بەڕەوا نابینم بەڕاستی ئێمە دینێکمان هەیە دینی ڕەحمەتە شەفەقەتە دینێکە دژی گەندەڵیە دژی ڕێگریە دژی دزیە یعنی تەماشاکەن ئەو قیامە جوانەی کە ئەمڕۆ وڵاتە ئەوروپیەکان و مسلمانان قیامە پەیڕەوەکەن سەتانەوەتی بە ئەخلاقی مسلمانانە ئەڵێن ئێمە غەدرمان لە مسلمانانە کرد غەشمان لە مسلمانانە کرد ڕێگریمان لە مسلمانانە کرد بەڵام ئەوان بالمقابل پاچێتی خاوێنێتی خیانەتیان ناکرد ئەبێ بیسلمێنێمە مسلمانی حەقیقینە ئیمام محەممەد سەلامی خوا لەسەر کاتێک کە دێتە دیار وشترەکان لە ناو وشترەکانی بەیت المال ئاگەڕێ وشترێکی زۆر قەڵەوە بینەمەی چێ ئەڵەن هەوەی کوڕی تۆیە تەماشاکە یەکسەر بانجیەکە ئاڵێ وت لەکوێ هیناوە چاوەکە مەڵی خۆمە بە خۆم کڕیواڵی ڕاستە بەڵام هەتا کوڕی من نەبووی و کوڕی خەلیفەی مسلمانان نەبووی و من نەبووم بە خەلیفە بۆ کارێکی وات ناکە ئێستا خەڵکەڵێ ئەها لەبەر پلۆ پۆستەی بابی کە بابی خەلیفەیە چوە کام وشتی جوانە لە ناو بەیت المالە حەڵی بژاردووە و پاری پێدا و کڕیوە شتیوان نابێت لە چێت نابێت تێکەڵی کەیەوە ئەبێت تێکەڵی کەیەوە سەن ئەبێ ئاگاداری ئەو بێ ئەو مەبدەئی کە ئێستا ئەڵێ من ئەینە لەکە هذا ئەمە ئیسلام هێ ناوێتی چاوەک ئەوەت لەکوێ هیناوە چۆن ئەیبەی نا لە هەموو کاتێکە پیاوێک ئەڵێ من تاجیرێکم وەکو پێویست دینم ناناسی چوومە دوکانێکی مسلمانان بەڵام چوون هەندێک ئەڵێتن کوتاڵم کڕی ئەم کوتاڵی کە من بردم بە سیعرێکیاندا بووە من زۆر پێڕازی بووم بەڵام بابای دوکاندار ئەو ساڵەوێ نەبە دیارە شاگردەکەی لێەوە کە دێتەوە ئەڵێ بۆ نمونە ئەمەد بە چەند داوەڵێ بە 1500 1500 دا بڵێ بە 3000 داوەڵێ نا ئەو کوتاڵی کە تۆ فرۆشت و تا ئەمە هی چەندە ئەمە هی 1500 چۆن بە 3000 داوەڕێ وەڵا نەمزانیوە کابرا چیەوە چۆڵێ خۆ مسلمان نەبوو ڕۆیشت ئەڵێ هەر حاڵ بە هەر حاڵ ئەبێ بە دوای داوتنە وەڵای نزیکە یەک مانجێڕێک بە دوای ئەو تاجیرە تاگەر هەتا دیتەوە کە دیتەوە هینایەوە کاکە جان فرانکە ڕۆژ هات تویە دوکانی من و شتت بردووە شاگردەکەم لێوە بۆ شاگردەکەم ئەو کوتاڵی کە بە جەنابی داوە بە 3000 پێدای بەڵام ئەو 1500 تەماشا ئەم پاچێتیە ئەم ئەخلاقی مسلمانانە هیچەیە بە چەندە ئەوە کاکە جان ئەمەیان 1500 بۆ بەڵام ئەو بە 3000 بە تۆ داوە ئەبێ بێی یان ئەم پارەت بۆ ڕەتکەینەوە یان ئەم موادەی کە بە 3000 ئەوی پێ بدەن مرۆڤەکە یەکسەر لە شوێنی خۆڵە کاکە وەڵڵا ئەم دۆلاری کە بەنگۆم داوە هەمووی تەزویر بووە دەکۆڵم دادوە من بەحیسابی خۆم فێڵم لەگەڵ کرد بەڵام من نازانم ئێوە من فێڵش لێوەکەم غەش لێوەکەم بەڵام ئێوە پرەنسیپێکتانەیە دینێکتانەیە هەر پێی و پابندن کەواتە مسلمان ئەبێت لە هەموو کاتێک ئەگەر حکومەت گەندەڵ بێ سەرۆکەکان گەندەڵ بن مەسئولەکان گەندەڵ بن ماڵی خەڵک بخۆن بەڵام تۆ ئەبێ هەست بەرد سیارەتیە بکەیت بەهی خۆتی بزانی بە ملکی خۆتی بزانی قەتعیەن دەست درێژینەکە یەسەرە نەیدزی ئەوان ئەیدزنە تۆ مەیدزە ئەوان خیانەتەکەنە تۆ خیانەت مەکە ئەوان وەکو ڕیشوە وەڵی یەگرن ئەتۆ ڕیشوە دە و ڕیشوەش وەڵ مەگرە هەموو کاتێک ئەبێ مسلمان لە کاتی خۆشی و ناخۆشیە لە کاتی هەبوونی و نەبوونیە مڕعاتی چی بکە لە کاتێک کە سەرۆکەکانی چاکن و یان گەندەڵن مڕعاتی بکە کە خۆیەک لەسەر سەریەتی پاچێتی خۆی بسەلمێنێ پاچێتی خۆی بسەلمێنێ ئەنی چیە پێغەمبەری خوا فەرمووی سەلم المسلم من سلم المسلمون من لسانه ويده پێناسەی ئینسانی مسلمان ئاوێ تەسکەری ئینسانی مسلمان ئاوێ پاساپۆرتی ئینسانی مسلمان ئاوەیە ئەڵێ مسلمان کەسێکە کە مسلمانان لە دەستی ئەو مرۆڤە لەگەڵ زوبانی ئەمین بن یعنی بەدەست ماڵی خەڵک نەبا ماڵی حکومەت نەبا دەستدرێژی نەکاتە سەر خەڵکە خەڵک لە دەست و لە زوبانی ئەو مرۆڤە ئەمین بن زۆر باش مسلمانان لە دەستی ئەم مرۆڤە ئەمین بن کەواتە زۆر جار ناوبانگ و پلەپایە و کەسایەتی مرۆڤ لە کۆمەڵگا بەبارێکی معنەویە دەبێتە هۆکاری پێشێلکردنی بەرژەوەندیە گشتیەکان بۆ منە مرۆڤێک دەڵێ کوڕی فلانە کەسم لە دائیرە ئیشەکەی بۆ تێپەڕەکەن پێشی ئەو هەموو خەڵکە ئەخرێ دەچێتە نێو شوێنێکی گشتیە و ئەو هەموو خەڵکە لە بەری هەڵەسن یان بۆ منە ئیشەکەی وەڵحاصڵ کەسایەتی و ناوناوبانگەکەی ئەبێتە ڕەشوە و بەرتیلەیەکی معنەوی ئیشەکەی زووتر بۆ تێپەڕەکرێ و ئەخرێتە پێش خەڵکی دیکەوە ئەمە شەر پێی دەگوترێ پێشێلکردن یان نەهێشتنی بەرژەوەندیە گشتیەکان
ئەمەشیان هەرهەدوو چیان ئەگرێتەوە بەڵام زیاتر نهێشتنی بەرژەوەندە گشتەکانە دیارە ئەمەش لەم شەڵە چارچێوەیە دێک کە مرۆڤ هەست بە بەرپرسیارەتی نەکاتن پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم سید القوم خادمهم هەر کاتێک هەستمان بەو پرەنسیپە کرد بەو فەرمایشتە جوانی پێغەمبەری خوا کرد صلی الله علیه و سلم گەورەی خەڵکی ئەبێ خزمەتکاری خەڵک بێ یعنی کە تۆ بوویە گەورەیە کە بوویە مەسئول کە خەڵک دەستی لەو لەسەر سنگدانایی بوویە بەرپرسی دایرەیەک و بوویە محافیزی شارێک ئەبێ حەز بەوە بکەی کە تۆ خزمەتکاری خەڵکی نە خەڵک بێ خزمەتت بکات و دەست لەسەر سنگدا بێ تەرەفلایتەکانت بۆ چۆل بکرێ خەڵکت لە پێش لا ببرێ سرت بۆ ببرێ بەڵام کە حەستمان بەوە نەکرد یەکسەر ئەم پێشێلکردنی بەرژەوەندی گشتیا دێتە گۆڕ بەڵام کە تەماشای ئەم پرەنسیپە ئەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆرێک لە خەڵکی کە مسلمانە بۆ زانی بەچی مسلمانە بن ئەڵێ کاتێک کە سیمای پێغەمبەری خوامانە صلی الله علیه و سلم تحملی پێغەمبەری خوامانە دێت ناخوانی پێغەمبەری خوامانە دێت جلوبەرج پێغەمبەری خوامانە بینی وەکو هی پاشاکان و مەلیکەکانی ڕۆم و فارس نەبوو ئەو پیا خۆی لە خەڵک زیان ناکردەوە لە سەرەیەکا وەکو خەڵک لەگەڵ فەقیرێکە ڕاوەستا لەسەر سفرەیەکا لەگەڵ خەڵکا دائەنیش هەتا شاعیر جوان ئەڵێ ئەمەندە بە نوری منعکس پێغەمبەر منعکس بێبوون غەریبی تازە هات دەیگوت ئەم پێغەمبەرستانە جەمە دووشتی ترا یەک لەوانە ئەمەندە سەحابەکان بەجێ پێغەمبەری خوانە کە دووەمینیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەندە بە جوانی لەگەڵ ئەم هاوڵانەیە تەحمولیە کرد وەفدە بیانیەکان زۆر جاران دەد ئەی فەرمووە زەحمەت نەبێ کامتان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کامتان هەوا من نایناسمەوە شکل و جلوبەرگ و دانیشتن و ناوخواردنی وەکو ئەو خەڵکە شتێک نییە لە خەڵکی جیاکاتەوە کەواتە تۆ کە خۆت حەزەکەی وەکو خەڵک زوو بگێ دائیرە و سەرڕەبری وشی ئەڵێ بکەی و پێ بگەی خەڵکیش حەزی لەوەیە تۆ چۆن منداڵت لە ماڵی چاوەڕێکا و گەرماتە و بێسحەتە بی خەڵک وەکو تۆ بێسحەتە بێ ئەبێ هەست بەوە بکەین دوم شت ئەم نمونە جوانە کە پێ ئەڵێن بەرپرسیارەتی و برا گەورایەتی خەڵکە لە کەداری نەکەی ناشیرنی نەکەی وەکو ئەم خەڵکە ئەگەر چەند سعاتێکە بی کە زۆر جار ئەبیستن بەڕاستی ئەڵێن ها لە فرانکە شوێنە تەرەفلایەتی سۆریشە بەڵام فرانکە مەسئول هات لێیدا سەرڕێیەک بۆ ئەو هەموو خەڵکە لەبەر ئەو گەرمایە ڕاوەستاوە ئافرەتی پەکەوتە منداڵی پێیە ناڵێ منداڵەکە ئەگرێ بەڵام ئەو مرۆڤە دێ مەسئولەکە دوو ئیمای لەگەڵدا یەکسەر سەربڕیەکە زۆر جار مامۆستایە کە دێ بخۆ بە مندی لێ پێش خەڵکەکەویتەوە من پێم چاکە نەخێر وەکو ئەم خەڵکە پاراستنی بەرژەوەندی گشتی لەبەر چاوبی وەکە بووە گەورەش خۆی بە خزمەتکاری خەڵکی بزانێ وەکو پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم بۆ نەبوویە گەورە چکە ئەم گەورایەتیە تشریف نییە لە ئیسلامە یعنی چیە تەکلیفە چاوەکەم یعنی خەڵکی ئەمە ئەمڕۆکە بە تەشریفی ئەزانێ یعنی ساڵێک ئەبیتە مەسئول و ئەبیتە محافیز و ئەبیتە برا گەورە ماوەی 2 ساڵ بڕۆ سیارەکە یەکسەر ئەگۆڕی خانووەکەی ئەگۆڕی بە شێوازێکی وا دەوڵەمەند دەبێت زۆر سەیرە ئەو مرۆڤ چۆوا دەوڵەمەند بۆ معاشەکەمەیە چۆن وا خەیاڵی دەوڵەمەند بۆ هەندە بە خێرا دەوڵەمەند بکاتە هۆکارەکەی چیە ئەم پۆستە ئەقۆزیتەوە وەکو تەشریفی لەیەکە بەڵام لە ئیسلامە پێی ئەڵێن تەکلیف یعنی گەورەی یعنی خزمەتکردنی خەڵکی یعنی بەدەم خەڵکەوە چۆن یعنی دەست لەسەر سنگدانان یعنی لەسەر ڕاوەستان یعنی جلوبەرگ وەکو خەڵک بوون یعنی خواردن وەکو خەڵک بوون یعنی لەگەڵ ناسۆری خەڵک بوون ئەمە پێی ئەڵێن چی گەورەی لە ئیسلامدا ئەوێ سید القوم خادمهم گەورەی خەڵکی ئەبێ خزمەتی خەڵک بکە نە خەڵک خزمەتی بکە لاق لە سەلاقی دابنێت و ئەبێ خەڵک بێتە بەردەستەکانی و قاچی ماچکا و دەستی ماسکا و سەرڕەبری بۆ بکات و معاشەکەی بۆ بنەو ماڵێ نا ئەمە لە ئیسلامدا قەتعیەن جێی نابێتەوە کە تەماشای مێژووی پرسەروەری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەلیفەکانی ڕاشیدن ئەوانەی کە لەسەر قورئان و سنت ڕۆیشتونە بە درێژایی مێژووە خۆیان لە خەڵک جیا نەکردوتەوە ئەوەی کە بەرژەوەندی گشتی بۆ ئەمەیان ڕەچاو کردووە نەک بۆ بەرژەوەندی خۆیان لەق لە بەرژەوەندی گشتی بدەن و پەچی بخەن زۆر باش مامۆستا لە ئیسلامی پیرۆزدا بەیتولماڵ یەکێک بووە لەو شوێنە گرنگانەی یەکێک بۆ لەو هۆکارە گرنگانەی کە دەوڵەتی پێبڕێوە چۆ تەنانەت هیچ یەکێک لە خەلیفە دادپەروەریەکانی ڕاشیدین جورئەتی ئەوەی نەکردووە کە تەنانەت دینارێک بۆ ماڵ و منداڵی خۆی بە ناڕەوا سەرف بکە لە ئەمڕۆی وڵاتاندا بە تایبەت کە ئێمە باز لە هەرێمی کوردستانی خۆمانەکەین داهاتی وڵات بۆتە هۆکارێک بۆ چەوساندنەوەی خەڵک بۆ خزمەتکردنی خزم و کەسوکاری خۆم بەرپرس ئەم موچە و داهاتە بە منەتێکەوە هەندێکی دەداتە ژێردەستەکانی و دەشیان چەوسێنێتەوە و زۆربەشی بۆ کوڕ و کەسوکاری خۆی تەرخان دەکا دابینکردن و فەرهەمێنانی بەرژەوەندی گشتی لە موچە و داهاتی وڵاتدا چۆن چۆنی ئەکرێ و چۆن هەوڵ بدرێت لە داهات و موچەی گشتیدا بەرژەوەندی گشتیەکان ڕەچاو بکرێن لە بەرچاو بگیرن بەڵێ زۆر پرەنسیپی ڕێگا هەیە بەوەی مرۆڤ هەستی پێ بکاتن بیانگریتە بەر بەوەی مڕاعاتی بەرژەوەندی گشتی بکە بەڵام کە هەست بەو بەرپرسیارەتە ناکرێ ئێمە مەبدەئێکمان هەیە دیارە فەرمایشتش پێغەمبەری خوامان هەیە صلی الله علیه و سلم کە وەک خۆت باست کرد بەیتولمال کۆمەڵە خەڵکی دەژیان
حکومەتی مسلمانانی دەژیان فەقیر لە سای دەوڵەت بەیت المالە لە دەوڵەتی مسلمانانە فەقیر نەمابوو ئەڵێ وەڵڵای ئەو زەکاتە کۆکراوەیان نەزانی بیدێنێت چوو دەناو بەیت الماڵیانە کرد هۆکارەکەی چی بوو ئەوە بووکە مەبدەئێکمان هەیە ئێمە پرەنسیپێکمان هەیە وەکو مسلمان کە فەرموویە لا تزول قدم عبد حتى يسأل عن 40 پێغمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هیچ مرۆڤێک لقلاقی هەن ناترازێ ناتوانانی یەک هەنگا بڕوە تا لە 4 شت پرسیاری لێ نەکرێت جا من نایەمە سەر هەر چواریان بە تەفسیل بەڵام ئەوەی کە گەرەکمە مەبەستمە ئەوەیە عن ماله من أين اكتسبه وفيما أنفقه تماشاکە عن شبابه فيما أبلاه بۆ نمونە ئەڵێ لە گەنجەتی لەتی سەریف کرد بەڵام تەنها لە ماڵ 2 بڕگەیە لە 4 شتەکە 3 شتەکانی تر 1 بڕگەیە و بەس چۆنە سەرف کرد عمرایەتیت گەنجایەتی خۆت چۆن سەرف کرد بەس بەڵام لە ماڵ ئەڵێ من أين اكتسبه لەکوێتینا ئەم مەبدەئە ئەبێ مسلمان مراعاتی ئەم خاڵە بکە لە ڕۆژی قیامەتە بەدڵنیاییەوە ئەو سەروەت و سامانی کە هەتا خوای پەروەردگار پرسیارت لێ دەکات من أين اكتسبه لەکوێتینا بڕگەی یەکەم بڕگەی دووەم وفيما أنفقه لە چیت سەریف کرد کەواتە هەر مسلمانێک هەر سەرۆکێک هەر محافیزێک هەر سەرکردەیەک مراعاتی ئەو فەرمایشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەطعیاً غەش ناکات تەماشاکن لەبەر ئەوە بوو کە لە بەیت المالە بەلاتەوە سەیر نەبێت کە ئەڵێ کاتێک کە ئیمامی عومەر سەلامی خوا لەسەر لە بەیت المالە ئەو هەموو سەروەت و سامانە کۆ بۆ نەیەزانی بیدا بەچێ نامەیەکی نار لە بۆ حمص پارێزگاری حمص ئەوسا سەعیدە بۆی ئەنێرێ ئەڵێ کاکە زەحمەت نەبێ لیستێکم بۆ بینە ناوی فەقیرەکانم بدێ بۆەوەی موچیان بۆ خەرجکەن ئەڵێ کە لیستەکە ئەنێرێ تەماشا ئەکەن پارێزگاری مووسەر ئەوسا کە پێڵێن سەعید ڕقم 1 ناوی هاتووە ئیمام عومەر زۆر بەلایە سەیرەوە کاکە ئەو برا گەورەی شارە ئەو محافیزی شاری حمصە چۆن دەکرێت ڕقم 1 لە هەموو ئەم شارە لە هەموو خەڵک فەقیرتر بێ هۆکارەکەی چیە یعنی هەست بەو بەرپرسیارەتی دەکە ئەو ماڵەکە کۆ ئەکرێتەوە تەماشاکە ئەم ماڵەکە کۆ ئەکرێتەوە ئەبێ بیزانی لەکوێتی ناوە مسلمانان لە سەردەمی خۆیان کە بەیت المال هەموو دنیای گرتەوە کۆ بۆ نەیانزانی بەکوێ بدەن هۆکارەکەی ئەوە بوو هەستیان بەوە ئەکرد ئەیانزانی بەبێ بەو شێوازە کە پێیەکەن دڵنیابن لەوەی خۆیان حاضر کە بۆ پرسیارێک لەکوێتینان چۆن سەرفیەکە بەڵام داخی گرانم کە ئەم ڕوحی لە خوا ترسانە و ئەم ڕوحی من أين اكتسبه لەکوێتی نایە و فيما أنفقه لە چی سەریف کردە لە ناومان هەڵگیراوە کە هەڵگیرا بە کەیفی خۆی ئەمڕۆ سەرمایەداران دەوڵەتداران ئەمانەی کە پلە پۆستیان هەیە ماڵی خەڵک لە بۆ بەرژەوەندی گشتی ماڵی گشتی لە بۆ تایبەتی خۆیان بەکاردێنن چۆن یعنی بە کەیف خۆی معاشە باتەوە پارە ئەباتەوە سیارەی دایرە بەکاردێنێتن هەتا دەکرێتن زۆر جارەوە خۆت باست کرد وەکو منە دێژی بەسەر خەڵکی ئەفرۆشیتەوە معاشی خەڵکە موچەی خەڵکە هی خەڵکە وەڵەگرێتەوە بە منەت بە خەڵکی ئەفرۆشێتەوە ئەگەر ئەو پارەم دەنگم پێ نەدەی پێت نادەم ئەگەر لەگەڵ منەی پێت نادەم ئەگەر عیماتی منەکەی پێت نادەم ئەگەر دەست لەسەر سنگ نەبی پێت نادەم کاکەوە مڵشی خەڵکە بەڵام لە ئیسلامدا شتیوە نییە ئەوە مافی خەڵکە و حەقی خەڵکە ئەبێ لە هی بە خەڵکەوەی بدەی مەمنونش بکە خەڵکێک لێ ڕازی بەڵام تەماشا دەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەلیفەکان هەر ئەو ئیمام عومەرە کە نمونەی عەدالەتە نیشتیوا باس کراوە لە سێر ئەو پیاوە زۆر بەلامەوانەوە سەر یعنی مرۆڤەکان ئەبێ ئەو مرۆڤە پاکە چی بێ ئەبێ ئەم عەدالەتە چی بێ تەماشا ئەکەن یعنی زۆر جارە منداڵەکانی خۆی داوای ماڵی گشتیان لەو پیاوە نازدارە کردووە ئەڵێ پورێکیان جارێکی هاتە لای گوتێت و خەلیفەی مسلمانن هاتە شتێکم پێ بدەی ئیمام عومەر ئەڵێ چوو ئاسنێکی گەرم کردو لە بن پەڕۆکێکی ناگوتێت پوری دەستی بکە بزانم ئەیبیت کە دەستی کرد 100 دەستی سووتا تێوە چی ئەەکەی ماڵت وێراکردن بۆ تێدی چۆنە تو بە چ قەناعەتێک لەگەڵە من دانیش و داوای ماڵی خەڵکم لێ یەکەی نازانین لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار دینار بە دینار لێمە پێچێتەوە خۆزیە ئەم عەقلی لێ پێچینەوەیە من أين اكتسبه وفيما أنفقه لنا و هەموو سەرکردەکان تەماشای دۆڵی عەرەبیەکەین ئەمڕۆکە ئەو هەموو غەش و خیانەتوە زۆر بەلامەوە سەیرە کە لێ پێچینەوە نەما ترسی خوانەما بە کەیفی خۆیە بە کە بە کەیفی خۆشی بر ئەمڕۆ بین لە بازاڕەکان یاخود لە دەوڵەتان لێ پێچینەوەیەکی جدیش نییە هۆکارەکەی ئەمەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی بەلاتەوە سەیر نەبێت لە هەندێک کتابی سیرە هاتووە ئەڵێن خێزانەکانی لێ زیز بووینە والله زان بۆچی داوای ماڵیان نەکرایان گوتەمە شۆچی ئافرەتی خەڵک عەزمان لێ ماڵمان هەبێ خواردنمان هەبێ ژیانمان خۆش بێ بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم کە خوا پێتانەدا بە بەرەکەت پیرۆستان بێ بەڵام من ناتوانم لە ماڵی خەڵکا پێتان بدەم ئەمە بەرژەوەندی گەشتە هی مسلمانانە والله ناتوانم 1 دیرهەم لەناو بەیت المالە بە ئێوەی بدەم ئەها ئیمامی عومەر سەلامی خوا لەسەر کاتێک کە ئیمامی عەلی ئەجتەلایی لە بۆ کاری مسلمانان ئەم فتیلەیە کە دای ئەجرسێنە ئەو مۆمەیە یەکسەر پرسیار لە ئیمامی عەلیە کە ئەڵێ بۆ هاتووی تەماشاکە هەمیشەڵێ بۆ پرسیارە بۆ ئەکەڵ وەڵای حەزەکەم بیزانم ئەگەر بۆ بەرژەوەندی خۆ بۆ پرسیاری خۆت هاتی وەکو تاک
با ئەم چرایە بکوژێنمەوە ئەوە هی بەیت المالە ئەوە هی بەیت المالە ناکرێم لە تۆ ئیستفادە لەکەی وەکو تاک بەڵام ئەگەر بۆ بەرژەوەندی ئیشی مسلمانان هاتی و ئاسایی بادا بەگیرسێ تەماشا فتیلەیەکی گچکە بەڵام ئەمڕۆ بە میلیۆنان دۆلار دینار لە بانقەکان دانراوە ئەدەزرێ و ئەبرێ چێ هەیە بڵێن بۆ ئاکەی لەکوێتی ناوە داخی گرانم بە کەیفی خۆ تەخشان و پەخشان بەو سەر و سامان ناکرێ هۆکارەکەشی ئەمەیە ئەگەر مراقبەی خوای هەبوو سجنی ناوێ ترسی ناوێ لێدانی ناوێ گرتنی ناوێ مرۆڤ هەر حەوس بەوەندەی بکە وەکو پێغەمبەری خوا سەلام سەلەم کە بزانی مردنێکێ قبرێکێ قیامەتێکێ زیندووبوونەوەیەکە لێتە پرسن لەکوێتی ناو چۆن سەرفت کرد ئەبێ ئەم جوابە هەمووی بدەیەوە جوابی دینارێک و درهەمێک لێ پێست ئەدی ئەو هەموو دەفتەر دۆلارە ئەدی ئەو هەموو ڤێڵایە و فندق و بینا بەرزانە چ جوابی خوا دەیەوە ئەبێ جوابت پێ بێ ینی مرۆڤ ئەگەر ئەمەی نەما کە داخی گرانم ئەمڕۆکە بە کەیفی خۆی ئەدەزرێ ینی زۆر جار ئینسان خەفەتی ئەوەشە خواڵێ لە ئەوروپا کاتێک کە خەڵک دەوڵەمەند دەبێ ئەبێ بچێتە محکەم بەڵام لێرە محکەمەش نەماوە ئیسلامەتیەکە و دینداریەکە و حەز بە بەرپرسیارەتیکردنەکە حەز بە مراقبەی خواکردنەکە نەما لەولاشەوە حساب و محکەمەکانیش ناکرێت لە ئەوروپا لە ئەمریکا لە خەڵکێک کە دەوڵەمەند دەبێ بانجیەکەن ئەرن وەرە و پارەت لەکوێی ناوە تو دوێنێ بوو یەبەت پرسی شار ئەمڕۆکە چی ڕاستیاری ئاخیر مۆدل کرد خانوەکە لە هەموو خەڵک بەرزتر بوو ئەبێ جواب دێ منداڵەکانی تۆ موسیاریان پێ کچەکانی تۆ هەموو لە کولێی نازانم چی و لە کولێ تایبەتەکانە خینن هۆکارەکەی چی ئەبێ جواب دەیەوە لە سێ شت بەدەر نییە یان ئەوە تێت و کەسێکی دزی ئەوروپیەکان کە خۆش ناناسن تەماشاکە کە ئەم مەبدەئی ئیسلامە مەبدەئی ئیسلامە هیناویەتی ئەبێ بێ دابنیشی ساغی کە من ئەینە لەکە لەکوێت هیناوە ئەوە ئیمام عومەر بە کوڕی خۆی دەڵێ ئەوت لەکوێ هیناوە پێم بڵێ ئەوە لێرەوە هاتووە بەڵام ئەمڕۆ خەڵکێک پێمانە فرۆشتەوە لە ئەوروپا پێڵن یان دزیەتۆ یان دەست لەگەڵ بێگانە تێکەڵ کردە و پارەت هیناوە یاخوتە تۆ مادە هۆشبەرەکانیشیان پێەکەی و خەریکی تلیاک و حەشیشی ئەم پارە خەیاڵێت دەوێ دەستکەوتووە ئەبێ جواب بداتەوە بەڵام داخی گرانم لە ناو ئەمڕۆ وڵاتانی عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕات بە شێوەیەکی گشتی و تەماشاکن بەرپرسیارەتی ترسان لە خوای پەروەردیگار هەست بەوەی نەکردن کە مەبدەئی من ئەینە لەکە نەما لە ناویان حیساب و محکەمەکانش ناکرێت و ئەوەی کە بە زۆری بۆری و بێسەر و بەرێک کە ئەیبینی بە چاوی خۆمان لێرەوە سەری هەڵماوە زۆر جار خەڵک وەکۆڵێک گلەیی لە حکومەت و لە بەرپرس و کاربەدەستە گەورەکانەکە بەڵام کاربەندێکی یاسایی لە دایرەکەی خۆیدا بۆ خزمەتی خۆی و ماڵ و منداڵی بەردەوام ئۆتۆمبیلی دائیرەکەی بەکاردێنێ کە زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشدا ئەبینین کابرا فەرشێکی پێدەباتەوە یا دەچێت بۆ سەیران یان بۆ ماڵ و منداڵی خۆی دەبات بۆ شوێنێکی گشتی ڕسمی دەگیرێت و بڵاو دەکرێتەوە یان بۆ منە کارمەندی وامان هەیە کە زۆر جار باز لەوەش دەکرێت کە بەکارهێنانی تەلەفۆنی گشتی دائیرە بە سەعات و 2 سەعات بەگوێوێتی و بۆ بەرژەوەندی تاکی خۆی بەکاری دێنێ چۆن لە کۆمەڵگەدا تاکەکان وا پەروەردە بکرێن یان چۆن تێبگەێنرێن کە ئەمەش بەرژەوەندی گشتیە و بۆ خزمەتی هاوڵاتیان و ئەم دایرەدانراوە نەک بۆ بەرژەوەندی تاک و شەخص. بەڵێ بە تاکید برا جوانەکەم دێمە سەر یەک خاڵ ینی بە تاکید یەک شت گوتمان ئەم خەڵکە یەک بە یەک ملی ئەگری و بانجی ئەەکەی و ئەی ترسینی و سجنی ئەەکەی بەخوای ئەمە دادنادا ئەبێ ئیش لەسەر یەک نقطە بکەین ئەم ئیسلامە پاکەی کە ئێمە هیناومانە شانازیش پێوە دەکەین مراقبەی خوا و ترسان لە خوای پەروەردیگار لە ناو دڵەکان بڕوێنینەوە تاکە دەرمان ئەوەیە حەز بە بەرپرسیارەتی بکەن حەز بە مردن بکەن حەز بە قبر بکەن حەز بە مراقبێتی و ڕقیبەتی خوای پەروەردیگار بکەن ئەگەر وامان کرد ئەوە لێرانەوە بەڕاستی چی ئەڵێ پێکامان و شتەکەمان جێی خۆی گرت ئەم کارانی کە دەکرێن بڵێ هەر شتێک لە بۆ بەرژەوەندی مسلمانان بی حەڵاڵە یعنی تۆ لە دائیرەیەکی سەیارەی دائیرەیە تەلەفۆنی دائیرەیە لە بۆ مسلمانانە و بەرژەوەندی مسلمانانە و قسەی کە تازە باسم کردین بە سەراتەکەی ئیمامی عومەر سەلامی خوا لەسەر لەگەڵ ئیمامی عەلیا ئەوە گرێتەوە لە بۆ بەرژەوەندی مسلمانان و بێباکانە مرۆ ئەوێ بیکە بەڵام کە بۆ بەرژەوەندی مسلمانان نەبوو تەماشاکە ئەبێ لێرانە ئاگادار بیت چکو ئەمە زۆر خەتەرتریشە وەکو تۆ دزی لە تاکێک ئەەکەی ماڵی تاکێک ئەخۆی سیاری تاکێک ئەبەی قسە بە تەلەفۆنی تاکێک ئەەکەی ئەمەیان زۆر ئەهوەنتر و گچکەترە لەوەی هی دائیرەیەکە بێت چکو ئەمە ملکی هەموو خەڵکە حەقی ئەو هەموو خەڵکەیە تۆ دەکرێت لە ڕۆژی قیامەتە یان هەر لە دنیای کەسبینێت تۆبەیەکت کرد و بچی یەک بە یەک هەر کەسێک کە سەر بەو دائیرەیە ئەو هاوڵاتیانی ئەو نیشتیمانەی کە لەم حکومەتەیە دەژین بچی گەردەنی خۆت بە هەموو خەڵک ئازادکەی ئەبێ هەموو خەڵک گەرد ئازاد کە ملکی گشتینە ئەمە مشتی گرت ئەمە گوتمان کولی لەوە ناکرێت دەبینین خەڵکێک ئەی دزی و ئەی با ئەی خوا سەرۆک دائیرەکان و مەسئولەکان و کاربەدەستەکان و تاجیرەکان کە لە خوا ناترسن ئەم کاراکەن بەڵام مسلمان نابێ ئەوە بکە کە 2 ساعت تەلەفۆن لە بنجۆی ناوە ئەگەر بۆ ئیشی دائیرەیە زۆر ئاساییە کە سیارەکە چەند کیلۆمەترێک ڕۆیشت و چەند ڕۆژێک ئەی بەی و ئەی سوڕێنێ و چەند بنزین سەرپەکەی لە بۆ ئیشی دائیرەی و مسلمانانە زۆر ئاساییە بەڵام لە بۆ خۆت و خێزان و چوونە دەرکە داخی گرانم زۆر جاران ئێمەش بە چاوی خۆمانە بینین
دەی بەنەدەر و ئەیژێڕن و بە کەیف خۆی پیاسی پێ دەکەن و هەیانە گوێ پێ نادا طبعا حەشیارن لەوانەیە زۆر جاران کەمتر وایە سەراحەتەن ئەهلی دیندار و التیزاماتی شەبێ کە ئەم کارەکە هەموو ئەمانەی کە بەناو مسلمانە التیزاماتی دینیان نییە گوێ بە حرام و حەڵال نادەن ئەهلی دین و مسلمان و کەس مسلمانە کە التیزاماتی هەیە بەخوا ئەوە ناکە بەخوا مسلمانی وا هەبوو ئەڵێ تانکەری دائیرە لە پێش ماڵی من ڕاوەستاوە لە شێرەکەی وچێڵێ دلۆپ نەفتی داوە تەنەکێشی لە بنی داناوە بەیانی گاسی خاوەن تانکەرەکەی کردو کاکە گیان ئەم قاپە نەوتە کە ئەم شەو هاتوتە دەرەوە هی ئەم تانکەرەیە و هی دائیرە ئێوەیە هی حکومەتە بێ بیجێڕێەوە مسلمان ئاوا لە خوا ترسێ هەست دەبەر پرسیارەتیەکە بەڵام چێن ئەوانەی کە التزاماتیان نییە لە خوا ناترسن بەڵام مسلمان قەتیەن ئەم کارە ناکەکەواتە ئێمە ئەبێ ئەم ڕۆحە لەناو خەڵک بچێنین کە بە وڵاتی خۆی بزانی بە دایرەی خۆتی بزانانی ئەگەر چی ئەو گەندەڵە دزی ئەکا ڕێگرێکە بەڵام مولکی گشتی زۆر شتی تێدایە تۆ زۆرمەک لەم خەڵکە ئەەکەی یەکەم دواتر نەکەر ئەمە ئەبێ گردنی ئەم خەڵکە هەمووی ئازاد بکەیت وتمان وەکو تاکە توانی سمەی لە دەرگای بدێ بڵێت مافی تۆم خواردووە و ماڵی تۆم بردووە و زۆڵمەم لە تۆ کردووە بەڵام چ جوابی خوا دێەوە چۆن بەو خەڵکە ئاڵێ ئەوەی کەسەر بەو دایرەیە دەبێت تاک ژن و منداڵ هەمووی بگەڕێ بڵێ کاکە من مافی ئێوەم پێشێر کردووە بەڵێ کامە کارێکی زۆر نابەجێ بێ ئاگادار بسیاری ئەو بردنە دەر سپیاسە پێکردن و شت پێهینان و سەفرە پێکردنی تەلەفۆن بەکارهێنانی هەر ئەم ئالەتانێک کە هی حکوومەتنی گشتینە مرۆڤ ئەبێ خۆی بپارێزن سکو تێیدا گونەحبارەبی ئەگەرچی حکوومەتێکی گەندەڵیش بی ڕێگربی دەستبی خۆی مەسوولی دائیرە کە جاروی پارە ئەدزی ماڵی خەڵکا بە کەیفی خۆی بەکاردێنێتن بەڵامە تۆ ئەبێ ئاگادار بچکەمە حیسابێک ئەەکەین کە خوایەک لەسەر سەرمانە ئەبێ ئەم ڕۆحە لە ناو خەڵکە ڕوحی دینداری من خەفەتی یەکشت زۆرە خۆم چاوەکەم یان لەو سێ ڕۆژە لە مەدرسێکا بووم پیاوێک بە حیساب کەسێکی ڕۆشنبیرە مامۆستا گیان ئێمە ئیسلاممان قبول نیە مسلمانیشمان قبول نیە بۆ تەماشای ئەوروپا ئەکەن درۆ ناکەن غەش ناکەن خیانەت ناکەن ماڵی دەوڵەت ناخۆن گوتم چاوی ڕاستم والله ئەوەی کە ئەوروپاییکە هەمووی مسلمانە بەڵام داخی گرانم ئەمڕۆکە المسلمون في واد والإسلام في واد آخر مسلمان لە دۆڵێکە و لە شیوێکە و ئیسلام لە دۆڵێکی ترا ئەوروپیەکان زانیە لەڵێن نحمد الله على أننا عرفنا المسلمين أم نعرف المسلمين قبل أن نرى المسلمين الحمد لله إسلام ما الناس بيش أوي مسلمانان ببينين أجر مسلمان ما ببيني بايا بقوقت إسلام من قبول نبوه تماشا بنا مسلمان كان بو بياهم قد كاك جان أوي كأكري إسلام لقل النية والله كباس لدزي أكي إسلام دجبني كسيد زا كباس لخيانة أكي من غشنا فليس منا بيغمبري خواه الإسلام سمحر لإيمن يكا خيانتك كباس لدزي أكي ذكري مسلمان هبسي على بيغمبري خواه الإسلام سلم رزيل بيه بلي أكري أيكون المؤمن بخيلا أيكون المؤمن جبانا مسلمان هم رزيل بيه هم بخيل بيه وهم ترسنوتش ببلي أيكون المؤمن كاذبا قال لا ذكري مسلمان دزي بكا بيغمبري خواه الإسلام سلم قطعيا اشتوانا بدزي كردن درو كردن أيكون المؤمن كاذبا درو بكا ناكري دزي كردن درو كردن الإسلام نية باكو خاوني بيغمبر خاصم تنظف فإن الإسلام نظيف همو أم بابتانا مرعات كردني ملشي قشتي هم إسلامي ناويتي بلام خلق أوروبا زيادة بلا یەکێکی دیکە لەو گرفتانی کە کۆمەڵگە بەدەستیەوە دەناڵێنێ و تا ڕادەی هەستەکرێت پێشەلکردنی بەرژەوەندیە گشتەکانی خەڵکە بریتە لە شێوازی بەکارهێنان یان جۆر و ڕێژەی بەکارهێنانی ئاو کارەبا کە خەڵک بەدەستیەوە دەناڵێنێ و خەڵک بەدەست بێ ئاوی و بێکارەباییەوە دەناڵێنێ و خەڵکێکی زۆریش یام خەریکی شۆردنی سیارەکەیەتی یام ئاوپرژێنی بەردەرگای پێدەکا یام ڕێژەیەکی زۆر لە کارەبا بەکاردێنێ ئایا ئاو کارەبا لە ژیانی ڕۆژانەی ئێمەدا بەرژەوەندیە گشتیەکان بەسەریانە جێبەجێ دەکرێن و یەکێکن لە بەرژەوەندیە گشتەکان تاوەکو ئێمەش بەرپرسانە چاویان لێ بکەین و ڕەچاوی خەڵکانی دیکەشی تێدا بکەین بەڵێ بەتاکیت هەردووچیان بەرژەوەندی گشتینە و هی خەڵکن گومانمان لەوەی هەم ئاو هەم کارەبا بەڵام بەکارهێناک و تازە باسمان کرد بەکارهێنان و مڕعاتکردنیان چۆنە بێتن ئەمیش یەکەم خەڵ ئەوەیە ئیسراف کە مرۆڤێک پێویست بە گلۆپێکە ئەی کاتە سێ گلۆپ پێویستی بە چەند دقەیەکە شێرەکەی بەداتەوە چەند سەعاتێک بەرلایەکە ئەویداتەوە یان لە پێش دەرکات سۆندەکەی فرەداوە تا ئەو سەر هێشتا ماسیحێکی لە سیارە نەداوە بەڵام بە سەعات ئەوەڕوە ئەم کۆڵانە نزیکەی چەند مەترێک ئەم کۆڵانە هەمووی تەڕەبێ خەڵک هەمووی هەسپەیەکە هەموو ئەمانە تاوانە ئەگەر هیچ نەبێ گوتمان لەگەر ئەوەی کە تو ماڵی خەڵکای خۆی ئەبێ گەردەنی خۆت بە هەموو خەڵکە ئازابکە ئیسرافیشە ئیسلام لەگەڵ ئەمە نییە هەم مەبدەی چەند جوانمان هەیە کە ئەڵێ پێغەمبەری خوا سەلام کە چوویە سەر دەریا دەست نوێژێکە شۆی پێویستە بە شەقە ئاوێکە و مەی کەسەیە تەماشاکە لە سێ شەقە ئەویان زیاتر کە بەکاری دەینی ئەتۆ گونەحبارە بێ خۆ ئەم مەبدەئا ئەم بەحرە کەم نابێ ئەم دەریای کەم نابێ گەر بیکێ بی شەقش بەڵام ئەوێ مسلمان فێری ئەوە بکە فێری ئیسرافی بکە بۆ ئیسراف نەکاتن یان فێری ئەو بکە کە ئیسراف تاوانە
کە ئەم بەکارهێنانی مڵکی گشتیە تاوانە. ئیسلام بۆ واڵێت نەگەناگە مرۆڤێک لەسەر دەریایەک بوو ئەگەر شڵێ بە تانکر ئەو بەچوی خۆداکەی خۆکەم ناکە لە دەریا، بەڵام ئەڵێ لە سێ بەولاوە کە کردە 4 گونەحبارە بێ. بۆی لێرەوە شتێکت لەلا دروستکە ئەم بەرپرسیارەتت لەلا دروست بکاتن کە تۆ زیاد شت بەکار نێنی. ولا تسرفوا، ئەوە قورئانی پیرۆزە، إن الله لا يحب المسرفين. زیادە ڕەوی مەکەن، زیاتر کارەبا بەکار مەینە، ئەو بەسەرف مەکەن، بەبەلاش بە فیڕۆی مەدەن، چونکە خوا ئەو کەسانی خۆش ناوێت کە ئیسرافەکەن، ئەم کەسانی خۆش ناوێت کە ئەو بە فیڕۆدەن، ئەم کەسانی خۆش ناوێت کە کارەبا زۆر بەرەد یعنی بەکاردن. یعنی داخی گرانم زۆر جار ئەبیستم لە لای خۆمان بە تایبەتی والله ماڵی وا هەیە، خانی وا هەیە، قەسەم بەخوا هەندی یەک گوند کارەبای هەیە، بەس خانوەکەی ئەو پیاوە لە دەوروبەری ماڵەکە و حەدیقەکە و مەزرعەکەی بگەڕێ کامل هەندی یەک گوند کارەبا بەکاردێنێ، گلۆپی بەکارهێناوە، سبلیت بەکاردێنێت. تەماشاکە ئەمە تاوانە کاکە جان، ئەمە تاوانە. یان لەو لاوە بیستمەڵە لە فرانکە دایرە کارەبا دزراوە، فێکی گێزەرەکەی لەسەر خەتی ڕئیسیە، سبلیتەکەی لەسەر خەتی ڕئیسیە لە کارەبا دزیۆ کەس هەست پێ ناکە، خواست پێەکە، خوای بینێ. ئەمە پێی ئەڵێن چی؟ ئەم زیاد بەکارهێنانە یەکەم گوتمان زۆڵمێکە لە خۆتەکەی، دواتر لەم خەڵکە و لە بەرژەوەندی گشتی ئەەکەی، دواترش تاوانێک و سەرپێچیەکە کە ئەمە پێی ئەڵێن غەش، کە تۆ ئەیدزی پێی ئەڵێن غەش، کە غەشت کردیانی چی؟ من غەش نافەلەیسە مینە. پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئەمە دوو ڕیواتێک ئەڵێن یانی چی؟ یانی کەسێک غەشمان لێ بکات لێ ئەمە نییە. هەندە ڕقمان لەو کەسەیە کە غەشاشە و غەشەکە لە شوێنێکە نا خۆمان کە غەشمان کرد لە خۆمان، ئەمە بە مسلمان لە قەڵەم نادرێن، لە بازنەی ئیسلام دەرەکرێن، کەواتە سەرپێچی کردنی ئەمری پێغەمبەری خوا جانە. هەتا لێرە بێ ئاگادار بن خۆشەویستانی خۆم، هەم تاوانە، هەم ئیسرافە و هەمیش پێشێلکردنی بەرژەوەندی گشتیە. ئەبێ مڕعاتی ئەم خاڵەش بن، کە ئەمە خاڵەکە سەراحەتەن شتێکی زۆر جوان بوو کە داخی گرام ئەمڕۆ لە 90 کەمتر مڕعاتی ئەم دوو خاڵاکەن کە مەسەلەی بەفیڕۆدانی کارەبا تا چەند یەکێکی دیکەیە لە بەرژەوەندی گشتیەکانی خەڵک بەتایبەت لە کاتی سەیراندا یان لەسەر شەقامە گشتیەکان مرۆڤێک دەبە ئاوێکی بەدەستەوێ ئاوەکەی دەخواتەوە دەبەکەی فرێ دەدا، یان بۆ منە ئەو پاژماوەی خواردنی کە پێیەتی فرێ دەداتە سەر شەقامەکان و لەو سەیرانگا و شوێنە گشتیانە دوای ئەنجامدانی ئەو گەشت و سەیرانە سەیرەکەی دەبێتە پارچەیەک لە خۆڵ و خاشاک کە ژینگەمان پیس دەکات و دیمەنێکی ناشری نەبەخشێ. ئایا پاراستنی ژینگە بەرپرسیارەتی ئەمە بەرامبەر بە ژینگەش تا چەند پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەکانەوە هەیە و پێویستە ئێمە ڕەچاوی ئەوەش بکەین؟ بەڵێ بەتاکید هەموو ئەم بابەتانێک کە باسمان کرد، ینی لە شتی شەخصی خۆترازە پێ ئەڵێن بەرژەوەندی گشتی. سیارەکەی خۆم ئێستا لە سیارەکەی خۆم بەولاوە دەور و بەر و گشت و دایرە هەمووی پێ ئەڵێن بەرژەوەندی گشتی. لەم لیباسی کە لەبەر مایەوە پێ ئەڵێن تایبەت و هی خۆم لەو بەولاوە ئەویتر پێ ئەڵێن چی؟ بەرژەوەندی گشتی. بەتاکید مەسەلەی سەیران و گەشتکردنیش ئەمەشان ئەم نیشتیمانە هی کەسێک نییە، هی تاکێک نییە، هی مەسئولێک نییە، هی هەموو خەڵکە. ئەبێ هەمووشمان خۆی بە خاوەن بزانن کە هی من و تۆیە، ئەبێ من و تۆ بە هی خۆمان بزانین. چۆن ئەمانەوێ ماڵی خۆمان و حەدیقەی خۆمان و جێگای خۆمان و فەرشی خۆمان خاوین بێ، ئەبێ حەست بکەین و ئاشمان بێ نیشتیمانەکەمان ئەوە خاوین بێ. ینی چۆن وەکو تاک شتی تایبەتی خۆمان ئەم نیشتیمانەش بە هی خۆمان بزانین. سوۆمەی گشتیە، ئەم گشتیە تاکێک لەم حکومەتە منم کەواتە بەشی منی تێدایە، ئەبێ وا مڕاعەت بکەی، وا بینێ بەرچاوی خۆت کە ئەم نیشتیمانە هی تۆیە، کە ئەم دەرە هی تۆیە. داخی گرانم زۆر جاران پیسەکرێ، دارەکان ئەشکێندرێ کە تازە باسمان کرد پێغەمبەری خوا فەرمی سڵام سەلەم لەبەر داری بەبەر دامەنیشن، داری بەبەر مەشکێنن، لەناو ئاوا پیسایی لەناو ئاوا مەکەن، لەژێ داری بەسێبەرا مەکەن، لە ڕێگای پیسایی مەکەن. هەموو ئەمانە بۆ ئەمانە هی خەڵکن، ئەم ژینگەیەش هی خەڵکە بەرێ بەرژەوەندی گشتەوە هی خەڵکە هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە پێی ئەڵێن لەم بابەتانە ژمێدرێ کە پێی ئەڵێن پاراستنی بەرژەوەندی گشتی. بەڵێ کە داخی گرام زۆر جا سەیرانگاکان ئەبینین حەز بەو بەرپرسیارەتیە ناکرێ، یان ئەم کەسە وەکو پێویست دەدین حاڵی نییە، یان بەرپرسیارەتی لەلا دروست نەبووە، ئەبێ ئەم تاکانە یەک وشار بکرێنەوە، ئەم بەرپرسیارەتیان لەلا دروست بکەین کە بڵێن کاکە جان ئەگەرچی ئەم حکومەتە گەندەڵە دزە ڕێگر هەرچیەکە، بەڵام ئەم نیشتیمانی هەمووانە، ئەم خاکە خاچی هەمووانە، چەندە بەخەمی لەسەر حەدیقەی خۆت، لەسەر ماڵی خۆت، لەسەر لیباسی خۆت پاک و خاوین ڕایەگری، لەسەر داروباری خۆت، لەسەر باخچەکەی خۆت، لەسەر حەدیقەی خۆت، ئەبێ ئاوها حەز بکەی کە ئەم نیشتیمانە، ئەم حەدیقەیە، ئەم دەرە، ئەم سەرەیانگایە، ئەم داروبارەی دەرە هەموو هی تۆیە، ئەوە معامەڵی لەگەڵ بکەی، ئەمە مڕعاتی بکەی، ئەمە بیپارێزی. کە ئیسلام ئەڵێتی داری بەبەر مەشکێنن یعنی ژینگە بپارێزن. کە ئیسلام ئەڵێتی ئەڵێ ئەگەر مرۆڤێکتان ویستی ژینگە جوانکە دارێکی بەبەر بچینێ، دارێکی لەدەست بوو، بەڵام قیامەت هەستا، پێیان گوت ئەوە قیامەتە بادارەکە فرەنەدا یەکسەر بچی بیتێنی. تەماشاکە یەکسەر ئەبێ بچی بیتێنی بەوەی ژینگە جوان کاتن، بە تایبەتی پیسکردنی و شکانی و وێرانکردنیەوە ماڵی خۆتەوەی لێەکەی. یعنی تخوات و قبولتە کەسێک بێ لە ناو ماڵی تۆ
حەدیقەکەی تۆ نەمامەکانی تۆ بشتین و پیسیانکە نەخێر قبولی ناکەی کە قبولی ناکەی چۆن وەلە دەرەکەی ئەو دەرەشی تۆیە ئەتۆ ساحیبی زۆر باش بەڵام سێبرا لەولاوە نیشتمانیەکان لەولاوە لە بەرژەوەندی گشتی دەکەین تەنها شتی مادی دەگرێتەوە دەبینین ئیسلامی پیرۆز زۆر نەهی و ڕێگری کردووە لە شوێنکەوتوانی کە لە پاژملە باسی یەکێکی دیکە بکەن بۆهتان بۆ کەسێکی دیکە بکەن یان درۆ بەدەمی کەسێکی دیکەەوە بکەن ینی ئەمانە پاراستنی کۆمەڵی بەرژەوەندین کە تا ڕادەیەک شتی معنەوین بە زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە لە بەرەوەی کاتی بەرنامەکەم دوو خولەکیشی بەسەردا تێپەڕ بووە ئایا بەرژەوەندیە گشتیەکان بەرژەوەندی معنەویشمان هەیە بۆ پاراستنیان یان تەنها شتێکی مادیە وەکو ئاو و کارەبا و جادە و مڵک و ماڵی گشتی دەوڵەت پاراستنی کەسێتی و سمعە و کەسایەتی مرۆڤێک و تانە نەدان لێ لە ناو لە کەسایەتیەکەی ئەمانە ژەرەچەند چوارچەوەی بەرژەوەندیە گشتیەکانەوە ئەگەر بە کورتی بێ زۆر سپاس دەگەم. بەڵێ دەستان خۆشوێ بەڵێ بەتاکید حەوت دووبار یەگرێتەوە من مادەم کاتەکە بەرە کۆتار هەبە کورتەکەی ئەڵێن بەڵێ هەم مادی و هەم معنەویش ئەگرێتەوە کە تۆ بوختانت بە خەڵک کرد و جوێنت بە خەڵکدا و خەڵکت ئیسعاد کرد و کێشە دروست کرد بەتاکید ئەمە کۆمەلگا تووشی نەهامەتیە بێ خەڵکەکە هەول نیشتیمانیان تووشە بن کە هەول نیشتیمانیان تووش بوون وڵاتێک تووش بوو کە وڵاتێک تووش بوو بەتاکید ئەمەیان بەرژەوەندی گشتیت لە کەدارکەیان هەر بە نمونە تەماشاکردنەوە کەسەی کە بوختان بۆ خەڵکەکاتن بوختان بۆ خەڵکەکاتن کە قورئان چی دەڵێ فەرمێ لا تقبل لهم شهادة أبدا ئەم کەسەگە تۆبەی نەکرد بوختانی کرد هەتا ڕۆژی قیامەت شادی لە مرۆڤ هەڵمەگرن شادی لەوە مەگرەوە بە شاید ناچێت بۆ چکوماڵی خەڵکی وێران کردبە زۆر جارانە تۆ کە کارێکی واکەی نەکەی کەسێک ئەم ئافرەتە بۆ نمونە پیاوێک بوختان بە ئافرەتێکە کە ئەم ئافرەتە تووشی تەلاقدانە بێ یان ملی یانی خەی ئەگرێ یان دەستدرێژی دەکاتە سەر یان بە تەلەفۆن وازی لێنانە کە داخی گرام ڕۆژانە ئەم بابەتانە ئەبیستن ئەم ئافرەتە تەلاق ئەدرێ بەڵێ منداڵەکانی بێدایکە بێن دوو عایلە لێک ئەترازێ دوو گوند لێک دوورەکەونەوە دنیایەک مەشاکل دروستە بێکەواتە بەرژەوەندی گوندێک بەرژەوەندی ناحیەک بەرژەوەندی محەفەزەیەکی وێرە ئاکرا ئەمە بەڵێ بەرژەوەندی گشتیا مرۆڤ ئەبێ ئاگادار بێ بوختان بۆ هەر کەسێک بکەی لە ڕۆژی قیامەتە هەر لە دنیا خوای گەورە دەفەرمێ شهادەی لێ قبول ناکرێ حتا ئەگەر ئیلا تۆبەی بکاتن حتا قیامەت ئەو مرۆڤە بە شاهید ناسک و تاوانە چی ئەوەندە گەورەی کردووە بەڵێ بە تاکید لە نیشتەمانەویەکانیش ئەبێ مراعاتیان بکەین بە تاکید ئەمانەشیان ئەچنە بابی و چارچێوەی بەرژەوەندی گشتی بوختانکردنە تەماشای خەڵکردنە ماڵی خەڵک خواردن هەموو بابەتەکانی ئاینی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بوو زۆر سپاس بۆ بەڕێزتان بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکە بوون تا بە گەیشتنەوەیکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ